بسم الله الرحمن الرحيم. لێرەوە دەمەوێ کۆتا پەیامی خۆم لەبارەی ئەم هەڵبژاردنانەی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکرێن بە خەڵک و جەماوەری بەڕێز و خۆشەویستی هەرێمی کوردستان ڕابگەێنم. یەکەم ئەوەیە کە ئێمە هیچ بەدیلێکمان نییە بۆ دانانی بەرپرسان کە لێرەدا نوێنەرانمان بۆ ئەنجومەنی نوێنەرانی حکوومەتی نێوەندی دیاری دەکەین. هیچ بەدیلێکمان بۆ ئەوە نییە کە بەشداری هەڵبژاردنەکان بین جگە لە دەستە و ئەژنۆ دانیشتن و بوون بە جوزئێک و بەشێک لە واقعێک کە خۆمان لێی بەگلەین و ڕەخنەمان لێ هەیە و پێمان وان ناشەرعی و ناحەقی زۆری تێدایە. بۆیە لێرەوە دڵسۆزانە بە هەموو لایەک دەڵێم بە گەرم و گوڕی بەشداری بکەین لە هەڵبژاردنەکاندا و دەنگ بە کەسانێک بدەین، دەنگ بە و کاندیدانە بدەین کە پێمان وایە دەبنە نوێنەرێکی ڕەسەن و ڕاستەقینەمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و سەرنجام ئێمە لە خێر و پاداشتی حەق گوتنیان و کاری چاکردنیان و پێشنیاری باشخستنە ڕوویاندا بەشدار دەبین. هاوکات خۆمان بپارێزین لە دەنگدان بە کەسانێک کە پێمان وایە دوایی پشک و بەشمان دەچێتە نێو گوناح و تاوان و لادان و خراپەکاریەکانیانەوە، چۆن کە بێگومان وەکو فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە الدال على الخير كفاعله، هەر کەسێک ببێتە هۆی چاکەیەک وەکو خۆی ئەنجامی دابێ. تۆ کە نوێنەرێک هەڵدەبژێری بچێتە ئەنجومەی نوێنەرانی عێراق، لەوێ هەر پرۆژە یاسایەک، هەر قسەیەکی حەق، هەر بەریگریکردنێکی باش، هەر وەستانە و لە دژی شتێکی خراپ ئەنجام بدا، تۆ پشک و بەشت دەچێتە هەموو چاکەکانیەوە. بەڵام ئەگەر بپێچەوانەوە بێ پشک و بەشت دەچێتە هەموو خراپەکانیانەوە. کەواتە بە دەستگەرمانە و دڵگەرمانە بەشداری بکەین لە هەڵبژاردنەکاندا بۆ ناردنی چەند نوێنەرێک بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە پێمان وایە شایستن و پێمان وایە حەق بێژن و پێمان وایە حیساب بۆ خوا و خەڵک دەکەن و حیساب بۆ قیامەت دەکەن پێش دنیا و چاودێری خوا بەسەر خۆیانەوە دەبینن و وەکو ئەمانەتێک تەماشای ئەو پۆست و پێگەی خۆیان دەکەن. ئەوە خاڵی یەکەم. دووەم، هەموو ئەوانەی کە ڕەخنە و گلەیان هەیە لەم واقعە، ئەگەر بیانەوێت ڕەخنە و گلەیەکەیان تەنیا قسەی بۆش نەبێ و تەنیا پرتە بۆڵە نەبێ لەبەر خۆیانەوە، پێویستە هەوڵدەن کەسانێک بکەنە نوێنەری خوان لە ئەنجومەن نوێنەرانی عێراقدا کە دواتر حکوومەتی نێوەندی شەرە و ئەنجومەی نوێنەرانە پێچی دێنێ و زۆر لە کایەکانی بەڕێوەبردننی کاروبار لە عێراقدا ئەو ئەنجومەی نوێنەرانە سەرچاوەیەتی. پێویستە ئەوانە کە ڕەخنەیان هەیە لەم واقعە، چ لەسەر ئاستی هەرێمی کوردستان چ لەسەر ئاستی عێراق، باشتر لە خەڵکی دیکە بچن بەشدار بن بۆ دیاریکردنی ئەو نوێنەرانی کە پێیان وایە تعبیر دەکەن لەو داوا و ماف و حەقانەی کە ئەوان پێیان وایە تا ئێستا جیان نەکراوەتەوە. هەروەها هەموو ئەوانەی کە گلەیان هەیە لە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و عێراق و ئەو کێشە هەڵواسراوانەی کە تا ئێستا بەلایەکدا نەخراون، لەبەر ئەوە کە ئەوانەی کە چوون زیاتر ڕەچاوی بەرژەوەندی حیزبیان کردووە، بەرژەوەندی شەخصیان کردووە و تەوجیهاتی حیزبیان کردووە، وەکو کێشەی نەوت، کێشەی پێشمەرگە و گەلێک کێشەی دیکە مادەی 140 و گەلێک کێشەی دیکە. ئەوانە کە دەیانەوێ ئەو کێشانە یەکلایی بکرێنەوە، پێویستە دەنگ بە کەسانێک بدەن کە ئەو ئاواتەیان بۆ بێنێتە دیوە، ئەو ئامانجەیان بۆ تحقیقکە. لێرەشەوە من ئامۆژگاری هەموو ئەوانە دەکەم کە خۆیان بە دیندار و ئەهلی مزگەوت و موسڵمان دەزانن، بە نوێشکەر و بە ڕۆژوگر دەبیندرێن و دەناسرێن، کە با خەڵک سار نەکەنەوە لەسەرەوەی کە دەنگ بدەن بە کەسانێک کە دەست بە دەست نوێژن، ڕوو لە خوان سەر بەرەو ئاسمان بەرز دەکەنەوە و تەماشای قورئان دەکەن و تەماشای ڕێبازی پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وەسەلام. چونکە
ئەوانەی دەکەونی ژێر کاریگەری ئەوان زیاتر ڕەنگە خەڵکە مسڵمان نوێشکارەکە بێت ئەگەرنا خەڵکی دی حیزبەکەی وەکو مەڕی لێ کردووە چی پێ بڵێ وا دەکا کەواتە باو قسانە نەکەن چونکە دوایی پشک و بەشیان دەچێتە نێو ئەو کار و کردەوە خراپانەی کە نوێنەرە خراپەکان ئەنجامیان دەدەن ئەوانەی کە خەڵکێکی چاواشەکرا و هەڵیان دەبژێرن و پاشان ئەو کلێن و بۆشایی کە پەیدا دەبێ بەهۆی بەشداری نەکردنی خۆیان یا ئەوانەی لەژێر کاریگەریاندان ئەو کلێن و بۆشاییە بە کەسانی ناشایست پڕ دەکرێتەوە و سەرنجام لە خراپە و تاوانی هەموو ئەواندا بەشدار دەبن و بەڕاستیش قەزی هەر ئەوە نییە ئینسان وەکو دژایەتی وەکو دەمارگیری بۆ مەشرەبێک بۆ مەزهەبێک بۆ فیکرەیەک لەسەری بڕوا تا قیامەت بەڵکو ئینسان دەبێ مڕاجعی خۆی بکاتەوە و ئینسان دەبێت چاو بۆ خۆی دابژێڕێتەوە و پاشان دەبێت تەماشای واقعەکە بکات تۆ بەدیلت چییە تۆ بەدیلت چییە وەکومە لە زۆر مەقام و مناسەبەدا گوتومە یان دەبێت ببێت جزئێک لە واقعە فاسیدە یان دەبێت دەستەوە ئەژنۆ دابنیشی یان دەبێت لەبەری ڕاکەی یان دەبێت بەهێز بەگژیدا بچێەوە یانەوە تا دەبێت وەکو ئێمە دەڵێین مدارا بکەی لەگەڵیدا بەڵام دەست بە حەقی خۆتەوە بگری و هەوڵ دەی بەو شێوازە شەرعیانەی کە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام ڕەچاویان کردوون بیگۆڕی وەکو پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ خوا لەسەر زمانیان لە سوورەتی ئیبراهیمدا دەفەرمێ وەلەنەصبیرەنە عەلا ما ئاذەیتمونا هەرچەندە ئازارمان بدەن ئێمە خۆڕاگر دەبین واتە خۆڕاگر دەبین لەسەر ڕاستەوچەقامی خوا و دوا قسە و پەیامیشم بۆ هێزە چەکدارەکانە بە هێزی پێشمەرگە و پۆلیس و ئاسایش و هەموو هێزەکانەوە کە بەیانی ئەوان بڕیارە دەنگ بدەن من لێرە دڵسۆزانە پێیان دەڵێم ئێوە خۆتان بەهی هەموو لایەک بزانن لە ڕاستیدا ئێوە هێزێکی نیشتیمانین و هی هەموو لایەکن ئەگەر هی حیزبێک بن کەواتە میلیشیان بەڵام ئێوە هی هەموو لایەکن و دەبێ هەموو لایەکێش کار بکەین کە ئێوە لە دامەزراوەیەکی سربەخۆدا دوور لە دەستێوەردانی حیزب خۆتان ببینەوە و هەموو ئەو مافوو پێویستیانەی کە هەتانن تا ئێستا لێیان بێ بەشکراون دەبێت پێتان بدرێن و ئێوە خۆتان بە منەتبار و قەرزار مەزان لەبەر موچەیەکتان پێدەدرێ چونکە ئەگەر هەر کەسێک لە بەرامبەر ئەو موچەیەدا کە پێدەدرێت چه پێشمەرگە بێ پۆلیس بێ ئاسایش بێ یا کارمەندێک بێ یا هەر کەسێک بێ یا کادیرێکی حیزبی بێ ئەو موچەی کە پێی دەدرێ لەلایەنی حیزبەکەیەوە کە سەرەت و سامانی ئەم وڵاتەیە لە بەردەستی حیزبەکەیدا هەر کەسێک خۆی بە منەتبار و قەرزدار بزانێ لە بەرامبەر ئەو موچەیەدا کە وەری دەگرێ با بزانێ کە کراوە بە کۆیلە و نرخی کڕینی خۆیەتی و سەرنجام پارەکەشی لێ قەدەغە دەبێ بۆ چکە لە بەرامبەر کارێکی حەرامدا کە بریتێ لە دەنگدانێک کە قەنەعەتی پێی نییە یاخو پشتگرتنێک کە قەنەعەتی پێی نییە ئەنجامی دەدا لە بەرامبەر و پارە و معاشەدا بۆیە ئێوە ئازادانە و ئازایانە دەنگی خۆتان بدەن تەماشا بکەن چێ بە کەڵک دێ چێ بە کەڵکی خزمەتی ئەو خەڵک و وڵاتە دێ و چێ دڵسۆزترە و چێ حسابی خوا و خەڵک دەکا نەک تەنیا حسابی خۆی و حیزبەکەی ئازایانە و ئازادانە دەنگ بەوانە بدەن هیوادارم کە ئەم پرۆسەیە بێگرێ و گۆڵ بەڕێکی ئەنجام بدرێ و دەرەنجامەکەشی وابێت کە خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی عراقی بەگشتی پێی دڵخۆش بێ و من لێرەشەوە هۆشداری دەدەم بە هەموو ئەو لایەنە سیاسیانی کە لە ڕابردوودا تەزویر و فرتوفێڵیان کردووە با دەست هەڵبگرن لە تەزویر و فرتوفێڵ باچیدی خەڵکی هەرێمی کوردستان ناومێد نەکەن کە پێشمای ئەم جارە ڕێی تەزویر و فرتوفێڵ زۆر گیراوە بەڵام با ئەوانە چیدی کە بیر لەوە نەکەنەوە بە تەزویر و فرتوفێڵ حکومڕانی بەسەر خەڵکی ئەم وڵاتەدا بکەن چ لەسەر ئاسی هەرێمی کوردستان چ لەسەر ئاسی عراق چونکە بێگومان خەڵک و جەماوەر چاوی کراوەتەوە خەڵک وەرەقەی سپی دەخوێنێتەوە خەڵک تێدەگا بەڵام لە ڕابردوودا لەبەر چەند هۆکارە ڕەنگە خەڵک سەبری گر بێ دانی بەخۆی داگر بێ مەرجینە لە داهاتوو داوا بێ بۆیە من لێرە وەکو دڵسۆزێک بە هەمویان دەڵم ئەوانەی کە تا ئێستا لە هەڵبژاردنەکانی ڕابردوو تەزویر و فرتوفێڵیان کردووە دەست بگرنەوە لەو تەزویر و فرتوفێڵە و وا بکەن کە دەرەنجامی هەڵبژاردنەکان تعبیر بکات لە واقعی و لە حەقیقەتی خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی عراق والسلام عليكم ورحمة الله.